ئاماژە بە بەرنامەی کاری دانیشتنی یەکەمی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کە لە 6/11/2013 دەستی پێکرد و پشت بەستن بە حکمی مادەکانی 46 و 47 و 48 لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراودا لە دانیشتنی ڕۆژی 6/11/2013 بەرگەکانی 5 و 6 و 7 دەست پێ دەکەین. دەستپێک دەقیقەیەک وەستان بۆ ڕێزگرتن لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق و لەگەڵ مارشی نەتەوەیی فەرموون. بەڕێزان دووبارە بەخێر بن. خۆشحاڵین بە هەوالی باشبوونی تەندروستی سەرۆکی کۆماری عێراق بەڕێز مام جەلال تاڵەبانی. هیوادارین بە تەندروستیەکی باشتر بگەڕێتەوە کوردستان. بەڕێزان، ئێستاش بۆ جێبەجێکردنی بەرگەی 5 کە لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە داوا لە لیستەکانی ناو پەرلەمان دەکەین ئەوانەی کە کاندیدیان هەیە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان با ناوی سیانی ڕابگەینێن. فەرموو دەرگای خۆپاڵاوتن کراوەیە بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی دانیشتن، ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لە ڕێگەی ئەم نوقتە نیزامەوە چەند خاڵێکمان هەیە ئەمانوێت ئەرزی جەنابتان و ئەندامانی پەرلەمانی بەڕێزی بکەن ئەگەر ڕخسەتە بێت. بەرز کاک ساڵار، ڕاستی مهمەی من جێبەجێکردنی خالی 5 بەرنامەی پێشومانە، بەڵام بەڕست کە داوا کرد حەز دەکەم بۆ ئەوەی زۆر درێژ نەبی و مناقەشە مەجاڵت دەدەمێ بە 2 دقیقە. فەرموو. بەڵێ سوپاس دەکەم. دیارە ئەوەی من داوام کردووە نقطەی نظامە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی دانیشتن خوشک و برایان بەڕێزان ئەندامانی پەرلەمان. دیارە لە یەکەم دانیشتنی پەرلەمان کە لە 6/11/2013 بەسترا بە تەوافقی سەرجەم لیستە براوەکان بڕگەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دواخرا تا ئەو کاتەی سەرجەم لیستە براوەکان دەگەینە سازان بۆ پێکێنانی حکوومەت. بەڵام ئەم دانیشتە و بەرنامەی کارە پێچەوانە و ناکۆکە لەگەڵ ناوەڕۆکی و ڕێکەوتنە، واتە تەوافقی سەرجەم لایەنەکانی لەسەر نییە. ئەمە لەلایەکی تریشەوە بەبیرتان دەهێنینەوە کات و تەوقیتی ئەم دانیشتە نەگونجاوە، چونکە جگە لەوەی کەوتوتە ڕۆژی پشووەوە ئەمڕۆ کەوتوتە نێوان پرۆسەی هەردوو هەڵبژاردن و دەنگدانی هاوڵاتیان. دوێنێ دەنگدانی تایبەت بوو سبەینێش هەڵبژاردننی گشتی ئەنجامەدرێ. لەبەر ئەوە دەڵێن نەگونجاو و ناقابیلە، چونکە دەچێتە خزمەتی پرۆسەی پروپاگەندە و باڕنگەشەی هەڵبژاردنەوە. معلومی هەمووتانە یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنیەکەی ئەوسا و ئێستاش خاوەن بیرۆکە و تێزی حکوومەتی یەکڕیزی نیشتیمانین بە بەشداری هەموو لایەنەکان. ئەوەش دەزانین کە یەکێتی نیشتیمانی بژاردە و خیاری حکوومەتی زۆرینەی لەبەردەست بووە و لە پێناو تەبایی و ئارامی و بەرژەوەندی گەلەکەمان ڕەتمان کردوێتەوە و شانازیش بە هەڵوێستی خۆمانەوەکەین. هەروەها ئێمە داواکاری سەرەکی و خوازیار بووین زووتر ئەم دانیشتنە بکرایە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردایە، بەڵام لەبەر ئەوەی لە ئێستادا
ئەو بنەمایەی پێشتر لەسەری ڕێککەوتبووین بەلاوە نراوە چونکە ئەگەر یاداشتی فراکسیۆنەکان لە 26 چواری 2014 بۆ ئیلغاکردنەوەی یاداشتەکەی 6 یانزەی 2013 فراکسیۆنەکان بوو بێت کە کرایە بنەما بۆ هەڵبساردنی دانیشتەکان و پەرلەمانتاران دەنگیان لەسەردا ئەوا دەبێت ئەم یاداشتە نوێیەش کە فراکسیۆنەکان بۆ دەستپێکردنەوە واژۆیان کردووە دیسان لەلایەن پەرلەمانتارانەوە دەنگی لەسەر بدرێت و بکرێتە بنەما بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی چونکە هیچ دەخێک لە پەیڕە و یاساکار پێکراوەکاندا نییە کە مافی داواکردنی دانیشتن بداتە فراکسیۆنەکان بەڕێز سەرۆکی دانیشتن ڕەخنەی توندمان لێت هەیە بەڕاستی کە بە دەنگ یاداشتی ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە نەهاتن کە لە ناوەڕاستی مانگی پێش و پێشکەشمان کردن کە ئەو کات بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ نەکرد بوو بەداخەوە جەنابەت یەکەم کەسیت کە پێشێلکاری پەیڕەوی ناوخۆت کرد لەم دەستپێکی خولەنەیەدا ئێمە حورمەت و هەیبەتی پەرلەمانمان لاز زۆر گرنگە بەڵام لەبەر ئەم هۆکارانە و چەندینی تریش کە ئێستا لەوانەیە جێگەی نەبێ بۆ ئێوە و خەڵکی کوردستانی ڕادەگەیەنین ئەمە سەرەتایەکی خراپە و ناڕازین بەم بەرنامەی کارە و لەگەڵ چەمکی تەوافق و پرینسیپەکانی یەکێتی و یەکڕیزی نایەتەوە بۆیە دەنگ بەم پرۆسە ناتەندروستە نادەین سپاس دەکەین هیواداریشین ئەو یاداشتەی کە پێشکەشی بەڕێستانمان کرد سپاس بەرز کاک ساڵار لە فراکسیۆنی سەوس سپاس بۆ ڕوونکردنەوە داوات کرد بوو پێشتر کە ڕوونکردنەوەکەمە پێم باش بوو ڕوونکردنەوەکەت ئەنجام بدەیت بەڵام وەلایەمەکەی لای من نییە وەلایەمەکەی لای فراکسیۆنەکانە سپاس بۆ ڕوونکردنەوەکەت داواتان لێ دەکەم بەرنامەی ئێمە خۆتان دەزانن مهمەی ئێمە چیا ماوەکەی درێژ نەکرێت مەجای تەنها لە ماوەی 2 دقیقە داوام کردیا ئەگەر ئێمە 111 کەسین ئەگەر هەر یەک 2 دقیقە مەجای پێ بدەین لە هەر فراکسیۆن لە هەر ئێستا یعنی بەرنامەکەمان تێک دەچی و سپاس بۆ سوپاس مەجال نادرێت بەس ئەوە پێشتر کا پێم باش بوو وەکو فراکسیۆنی سەوس ئەو ڕوونکردنەوەی دیار بوو هەبوو پێم باش بوو ڕوونکردنەوەکان بدە و سپاس مەجال بەڵام سەرۆکی پەرلەمان بۆ مەبەستی ئەوەی بە شەفافی دانیشتنەکە بچێ بڕێوە هیوادارم ئەو داخوازی خسمانە بەردەستان لەسەر پەخشکردنی ڕاستەوخۆی جەلسەکە کاری پێ بکەن بەڕێز سەرۆکی کاتی مامۆستا وتم برادرانی تریش لە فراکسیۆنا تریش داوایان کرد من گوتم مەجال نابێت داوای لە جەنابش دەکەم ڕێگا بدەن بەرنامەی کاری خۆمان بەڕێوە ببین سوپاسان دەکەم سەدەکان مەجال بۆوانی توش بزی قسە بکەن وا بڵێ وا باسکرا پێنجەم داوا ئەو ڕەنگی مامۆستا بی مامۆستا تەواو ئێستاش داوا لە لیستەکانی ناو پەرلەمان دەکەین ئەوانەی کاندیدیان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان هەیە تکایە بە ناوی سیانی ڕابگەینن فەرموو دەرکای خۆپاڵاوتن کراوەیە فەرموو برادەرانی فراکسیۆنی سەوس مەجالماندا کاک سالار وەکو فراکسیۆن قسەی خۆکردیار لێدوانەکانی دانا ڕوونکردنەوەیدا ئیتر مەجال نابێ و سوپاسان دەکەم داواتان لێ دەکەم
مەجال بدەن با بەرنامەکەمان بەڕێوە بچی ئەگەر هاتون بۆ ئەوەی بەرنامە بەڕێوەنەچی با ئەمە مەسەلە ئەوە نیەکەوە ئەگەر ئێمە مەجال بدەین خۆ مەجالم نەدا بە فراکسیۆنات برادران ڕێگا نادرێت کاکە ڕێگا نادەین کاکە چێ دووبارە داوا لە فراکسیۆنەکانی ناو پەرلەمان دەکەم ئەوانەی کاندیدیان هەیە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان فەرموون با ناوی سیانی ڕابگەنێت سەرۆکی فراکسیۆن ڕەن ناوەکەی ڕابگەینێ سەرۆکی فراکسیۆن بەڕێز سەرۆکی کاتی من کاندیدی فراکسیۆنی گۆڕانم بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان یوسف محەممەد سادق ڕاستەوخۆ بێ جەلسەکە بەڕێز جەنابی سەرۆکی دانیشتنەکە تکایە با ڕاستەوخۆ بێ بەڕێز سەرۆکی بە سەرپەرشتی کۆبوونەوەی پەرلەمان ئێمە پێشنیارمان کردووە و مەرەشەحی ئێمەی وەکو لیستی زەر کاک جەعفەر ئیبراهیم من چییە بۆ جێگیری پەرلەمان کاک نووری ئێستا ئێمە بەس ناوەکە بۆ پۆستی سەرۆکی جەلسەکە با بڕاستەوخۆ بگێزرێتەوە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانە یەکەم پۆستی سەرۆکی پەرلەمان کە پەسەند کرا دواتر دێنە سەر جێگر دواتر دێنە سەر سکرتێر یەکەم سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی پەرلەمان کاندیدتر هەیە یان نییە دووبارە داوا دەکەم دەرگای خۆپالاوتن کراوەیە ئەگە کاندیدی ترنیا دەرگادا دەخەین بۆ سەرۆکی پەرلەمان پۆستی سەرۆکی پەرلەمان دیارە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو جەلسەکان داخراو بوون لە سەردەستی ئێمەش با ڕاستەوخۆ بێتن سەرۆکی جەلسە کایە دەنگدانەکە شەڕیەتی وەرناگری ئەگەر نوقتەی نظامەکەما وەرنەگری ئێمە ڕێگرنی لە خۆ هەڵبژاردن بەڵام حەزمان لێ نوقتەی نظامەکەمان وەرگری قسەشمان لەسەر خۆپاڵاوتن نییە تا پەرلەمان سەرۆکی پەرلەمانی نییە بکەونە مناقەشە و گفتوگۆ ئێمە داواکاری جەلسەکە ڕاستەوخۆ بێت کایە سەرۆکی کاتی پەرلەمان کاندیدەکان تکایە ئێوە ئێمە داواکاری وەکو فراکسیۆنی سەوز جەلسەکە ڕاستەوخۆ بگوازرێتەوە ئێمە لە 4 ساڵی ڕابردوو تاوەکو ئەم شرکە ساتە داوای ڕاستەوخۆمان کردووە ئێمە ئەو شەڕەمان کردووە 4 ساڵی ڕابردوو بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان کاک یوسف پێشنەکرد ئێستا دێنە سەر جێگر بۆ جێگری سەرۆکی پەرلەمان داوا لە لیستەکانی ناو پەرلەمان دەکەین بە ناوی سیانی ڕابگری ئەوانێک کە کاندیدیان هەیە فەرموون وەکو لیستی زەرد ئێمە کاندیدمان کاک جەعفەر ئیبراهیم منشیە بۆ جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان
کاندیدی تر نەبوو بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان دەرگا کراوەیە دەرگای خۆپاڵاوتن کراوەیە بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان هەوڵ دەدەین ئەگەر کاندید نەبی دەرگای خۆپاڵاوتن دادەخەین فەرموون دیارە کاندید نییە بۆ پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمان کاک جەعفەر ئیبراهیم بۆ پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمان پێشنیار کرد ئێستاش داوا لە لیستەکانی ناو پەرلەمان دەکەم ئەوانەی کە بۆ پۆستی سکرتێری پەرلەمان کاندیدیان هەیە تکە با ناوی سیانی ڕابگەینێ فەرموو و دەرگای خۆپاڵاوتن کراوەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کاندیدی ئێمە بۆ سکرتێری پەرلەمان بەڕێز کاک فەخرەدین قادر عارفە کاندیدی تر نییە بۆ پۆستی سکرتێری پەرلەمان هەوڵ دەدەین ئەگە کاندیدی تر نەبیت دەرگای خۆپاڵاوتن دادەخەین تکە فەرموون من عەبدوڕەحمان فارس لە لستی ئازادی خۆم کاندید دەکەم بۆ سکرتێری پەرلەمان ئەگەر دەنگی خۆشم بەتەنها وردبێت ئەبوو کەمال بوو بەڕێزان دیارە بە نسبەت پۆستی سەرۆکی پەرلەمان منافس نییە کاندیدتر نییە ئێمە هەموو شتێکمان ئامادە کرد بوو کە بکەینە دەنگدانی نهێنی بەڵام لەبەر ئەوەی منافس نییە دێخنە دەنگدانی ئاشکرا تکایە ئەوانەی چێ لەگەڵن کاک یوسف محەممەد سادق بۆ پۆستی کاک یوسف قسەی هەیە ڕێی هەمووتانەوە بە دەنگدانی کاک یوسف خۆی سەرۆکایەتی پەرلەمان خۆی قسەی ینی هەر سێ پۆستەکە بە دەنگدانی نهێنی بڕێی هەمووتان لەگەڵ موافقن لەگەڵ بە پێی پێڕەوە بێت دەنگدانی نهێنی بێ بەڕێز سەرۆکی دانیشتن ئێمە هەمووشمان ئامادە کردووە سندوق و وەرەقە و ماژیک و سەبورە حاضر و ئامادە دێخینە دەنگدانی نهێنی باش دیارە هەمووتان لەگەڵ دیارە هەمووتان لەگەڵ ئەوەدان دەنگدانەکە بە نهێنی بێ بۆیە داوا لە دوو پەرلەمان بەڕێز سەرۆکی دانیشتن تکایە ڕێگەم بدا ئەگەر نوختەکەم نیزانی نەبوو قەتعم کە لەبەرەوە یەک سعاتە دەست بەرز دەکەمەوە ڕێگەم نادەی لە یەکەم دانیشتن کە یاد دەستە بۆی هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێ دەبی بیخێ دەنگەوە مخالفەی قانون و نیزامە بڵێ فراکسیۆنەکان یاداشتێکیان پێشکەش کردیە بە زۆرینە داوای هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەن دەنجی بۆ بدەن و دەرگەی خۆپاڵاوتن بکەنەوە باکاندی بەڕێزەکان دەنجیان بۆ بدرێت بەڵام ناکرێ تۆ جەلسەکەی تر یاداشتی فراکسیۆنەکانت خستیتە دەنگەوە چێ ڕازیە چێ ناڕازیە ئێستا دەتەوێت یاداشتی فراکسیۆنەکان شەریەتی هەمووی پێ بدرێ ئەمە پێچەوانەیە ئێستامە دوو حاڵەتم بەکارینەیە دەنگدانی نهێنی یا دەنگدانی ئاشکرا داوام کردێ ئێستا بە دەنگدانی نهێنی هەموو متفقن لەسەر هەموو موافقن بە دەنگدانی نهێنی و خلاص کۆتا ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێشووەوە فراکسیۆنی گۆڕان خۆی داوا دەکا هەڵبژاردننی کاندیدی سەرۆکی پەرلەمان بە نهێنی بێت ئێستا داوا لە دوو پەرلەمان ئێستا داوا
سەرۆکی پارلەمانی من هەواڵەکانم لە فراکسیۆنە یاداشتی فراکسیۆن بەڕێز سەرۆکی پەرلەمانە بە پێچەوە بیخەرە بانا یاسین دیارە سەرۆکی دیارە فراکسیۆنی سەوز نووسراوەکی ئاراستەی من کردیە یاداشتێک دقی ئەم یاشداشتە بۆ بەڕێستان دەخوێنمەوە ئەوانەی بزان چێ لەگەل چێلە پاش دقەکەم کە خوێندەوە داواتان هەلو لە عوتڵەیە کۆبینەوە ئەوە حاڵی پەرلەمان هەڵبژار نەبێت لە عوتڵەیە کاتی ئەوە عەدالەت نییە ئەوان بە کەیفی خۆیان قسە دەکەن گەر بەنیازی تێکدانەوە بێی وابێ جەنابی دکتۆر ئەگەر ماویستایەتێکی بین کاک جعفەر داواتە لێ دەکە بدانیشن لەسەر خۆ بن ئارام لەسەر خۆ قسەکان لەسەر خۆ بیت بەدانیشتن تکە هەر کەس لە جێ خۆوە قسەکان کاک نووری ئەوە مشکلەمان ئەوە قسەی دەکە ئێستا قسەی کاک ئێوە دەسمیلی ئیرادەی هێزێکی کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان کاکن دەنگدانە ئەوە دقیەوە دێخمە دەنگدان کاکە بارێ سەرۆکی کاتی کاک فرسات مەجاڵمان کاکە ئەمە دقی یاداشتەکەی فراکسیۆنی سەوزەکە بۆ ناچەبی بارێ سەرۆکی کاتی بەسمان جۆلیب دامە ئێدەما جۆلیب دامە بارێ سەرۆکی کاتی کای بڕۆ کاک جعفەر چی بۆ نووسێ بینە کاک جعفەر دەنووسێت بارێ سەرۆکی کاتی بەڕێز سەرۆکی پەرلەمان تۆ تکایە کە دەرگەی کاندیدکردت کردەوە ئێستا کاتیەوەی دەنگدانی نهێنی دەکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان تەواو نابێ ئەو جەلسەیە بە ناقانونی بێ کاک ڕابوو نابێ بە ناقانونی بێ برام بەڕێز سەرۆکی کا گۆران بخەرە دەنگدانەوە بەڕێز سەرۆکی پەرلەمانیا داشتەکەی کا گۆران ئازاد بخەرە دەنگدانەوە جەنابی سەرۆکی کات فراکسیۆنەکان کە بەدەستی گەیشتووە بۆ کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بیخە دەنگدانی پەرلەمانی کوردستانەوە
یاداشتەکە بەم شێوەیە داوای خوێندنەوەمان نەکردووە بکرێتە دەنگدانەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان. کاکە دەبی ئەم یاداشتە بخێمە دەنگدان چێ لەگەلە چێ لەگەل نییە. جەنابی سەرۆکی کاتی ئەو یاداشتی لە فراکسیۆنەکانەوە بۆت هاتووە واژۆی هەموو فراکسیۆنەکانی لەسرە بە تەحەفوزی یەک فراکسیۆن ئەوەیان خەرە دەنگدانەوە نەک هیچ یاداشتی فراکسیۆنێکی تر. بله سوپاس کاکە بەڕێزان یاداشتی سەرۆکی فراکسیۆنەکانی لایەنە سیاسیەکان کە لە ڕۆژی تاریخەکە 26 مانگ جەنابی سەرۆکی کاتی 26 چواری دو تاریخیان یەک تاریخ لێدراوە لەم یاداشتە تەنهای لە سەر ئیمزاکان یەک تاریخ واژۆ کراوە یەک تاریخ لە 6 چواری 2014 دەڵێ بەڕێز سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستان بە تەواوکردنی دانیشتنی یەکەمی پەرلەمان جوانترین سەلاو ئێمە لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێستان ئەکەین کە بانکهێشتی سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان بکەن بۆ تەواوکردنی بەرنامەی کاری دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان کە لە ڕۆژی سێشەمبە 29 چاری 2014 ینی ئەوە تاریخەکەی واژۆیە ئەمە داوان کردە من کە لەم ڕۆژەوە جەلەسەکە بەڕێوە بکەم بانکهێشتی پەرلەمانتار بکرێت بێن ئامادە بن بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەمە دقی یاداشتی فراکسیۆنەکانە تکا دەدەمە دەنگدان چێ لەگەل ئەم یاداشتەیە چێ لەگەل یاداشتەکە نیە. بە زۆرینەی دەنگ لەگەلی زۆرینەی دەنگ لەگەلا ئێستاش داوا دەکەین چێ لەگەلی نییە لەگەڵ ئەم یاداشتە با دەستپەرچکەنەوە. تەنیا فراکسۆنی سەوز لەگەڵدانە سوپاسان دەکەن بەخێربن. ئەمە بە زۆرینەی دەنگ کاکە پەسەند کرا کەمە دەست پێ بکەین ئەم هەموو شەڕە لەسەر بەڕێزان بە زۆرینەی دەنگ پەسەند کرا ئێمە شەڕی قانونەکەین شەڕی حکمی قانون هەڵبژاردننی لە خولی پێشوو شەڕی حکمی قانونت بکردایە باشە ئێستا ڕۆڵەکەی منەبینی ئێستا داوا لە دوو پەرلەمانتار کە بچووکترین پەرلەمانن داوان لێ دەکەم بێن لێرە ئامادە بن بۆ هەژمارکردن و هاوکاریکردنی دەنگەکان لەگەڵ من. یەکەم فەمان فەیسەڵ سەلیم، دووەم مەحموود عوسمان کە مەوالیدی 85 فەمان فەیسەڵ سەلیم مەوالیدی 86 بچووکترین پەرلەمانتار لێرە ئامادە بن بۆ هاوکاریکردنم وەژمارکردنی دەنگەکان. با فەرموون. توزيعناك
بەڕێزان ئێستاش پێنج ناو لە پەرلەمانتار بانکێش دەکەین بێن بۆ وەرگرتنی وەرەقەی دەنگدان و لای خۆمیش لیستەکە لێرەیە دەبی ئەوەی وەرەقەی وەردەگری و دەنووسی ئیمزا بکات لە پێش ناوەکەی ئیمزا بکات بۆ ئەوەی دوای توش مەشاکل نەبێن یەک بەپێی حروفی ئەبجەدی ناوەکان دەخوێنینەوە دەست پێ دەکەین بە ناوی خوا و بە ناوی گەلی کوردستان دەست پێ دەکەین بەڕێز ئیبراهیم ئەحمەد سمۆ ئەحمەد کاک فەمان بەڕێز سەرۆکی کاتی تکایە ناوی کاندیدەکان با لەسەر تەختە ڕەشەکە بن و تەختە سپیەکە بنووسرێ ناوی کاندیدەکان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان بۆ سکرتێری پەرلەمان بە ناوەکانیان بنووسرێ بۆ هەموو ئەندامانی پەرلەمان بیبینن ئێستا سەبورەکە دادەنێن ناوی مڕەشعەکان کاندیدەکان لەسەر سەبورە دەنووسرێن ئەم دوو بەرادەرانە سندوقەکانیش سێ سندوقن کاکە بە سێ سندوقەکی سەرۆکی پەرلەمانە سندوقەک بۆ جێگرە سندوقەک بۆ سکرتێرە سێ وەرەقەمان ئامادە کردووە بەڕێزان سێ وەرەقە ئامادەکراون وەرەقەیەک بۆ سەرۆکی پەرلەمان پڕدەکرێتەوە وەرەقەیەک بۆ جێگر وەرەقەیەک بۆ سکرتێری پەرلەمان سندوقەکان جیانە هەر ناوی سندوقەکان لەسەر ناوی مڕەشعەکانیش لەسەر سەبورە دەنووسین ئەوانەی کە مرشحن با ناوی خۆ دووبارە بکەنەوە فەرموون کاکە ناوەکان بنووسن ناوی بەڵێ ئەوێ لیستە سێ وەرەقە هەڵگەرە سێ سندوقە بله کاک ڕەمان سۆزە خان یەکەم سەرۆکی پەرلەمان یەکەم جار وابزانم ئەوە دەنگدان یەکەم جار یەک بۆ سەرۆکە سۆرۆکە خلاص سەرۆک پەرلەمان دێنە سەر جێگر نابی جێ نابی سەبورە جێ نابی سەبورە جێ نابی کاک ئەو سەبورە جێ نابی سێنە بەڕێز ئەو دوو ناوە نەختێ دووری خەنەوە لە یەکتری ئەمە یەک دووەمین لە ناو قەوسێ عەبدوڕەحمان فارس ئەبوو کاروانەکەشی تیا بنووس عەبدوڕەحمان بله ئەو ناوە بەڕێی من ئەس بێم جێگان ئاوی پێم باشە یەکەم جار سەرۆکی پەرلەمان دەنگ بدەین بۆ سەرۆکی پەرلەمان بێتە هەڵبژاردن دواتر سەبورەکە ڕەش بکرێتەوە بۆ دەبێ وابی جێگانە لەسەر سەبورە جێگان نابی کاکە یەک سەبورەمان بله ده باش هەرسێک باتەکەنەوە بله کاک شێخ هەرسێک بەیەکەوەیە کاکە ئەبوو کاروان عەبدوڕەحمان بنووسێ عەبدوڕەحمان
كاك اسماعيل كاك اسماعيل ام يستشبع امزاكا لبيش استبدام داز بخوينين جانا قصدي خوينين بلا بالوري امزاك بلا دبينا وخم بدم ابا استا چی هاتی وارگرتیا لا بينس چه كم اوهات يكم بس يكم هاتيا بس ابراهيم بين برس ابو بكر عمر عبد الله سعيد با فرمو ورقي دنگدان بركتوا برس ادريس علي اسلام برس ادريس علي اسلام ياسين بريس أرسلان بايس كآمادنية بداخوا لير لا هول آمادة نبوا بينز هم كاكا بينز بس كاك أرسلان علامة شيء لا بيش عفو بس مهر روزا خان بس مهر سوزا خان هلو بدا من هلو يستكي بدا من باب خوين مو بريس أنور قادر مصطفى بريس آمنة ذكري سعيد بريس أيوب عبد الله إسماعيل بريس آري محمد عبد الرحمن بريس آواس جنجي برهان بەڕێزان ئەوەی وەرەقەیان وەرگرتەوە پڕیان کردەوە تکە هەرکەس وەرەقەکان بێخنە ناو سندوقەکانیان بۆ جێگر و بۆ سەرۆک و جێگر و سکرتێر بەڕێز ئاواز حەمید حوسێن بەڕێز ئایدن معروف سەلیم بەڕێز ئومێد محەممەد عەلی بەڕێز ئومێد عەبدوڕەحمان حەسەن بەڕێز ئێڤار ئیبراهیم حوسێن بابەکر
بەڕێز باپیر کامەڵە سلێمان، بەڕێز بەهار عەبدوڕەحمان محەممەد، بەڕێز بەهار مەحموود فەتاح، بەڕێز بەیار طاهر سعید، بەڕێز بەرزۆ مەجید عەبدوڵڵا یوسف، فەمان جان فەمان هەتوو لەوێدانی شەڕێگان نەگرە لەوێدانی شەڕە بەڕێز بشار مشیر ئیسماعیل، بەڕێز بیستۆن فایق محەممەد ئەحمەد، بەڕێز بێگەرد دلشاد شکرڵڵا، بەڕێز تەلار لەتیف محەممەد قادر، بەڕێز تەحسین ئیسماعیل ئەحمەد، قاسم نەکرد بەناوە لە دوون لە بەناوە قاسم ناوێتە مەلا مامۆستا تەسەتور ناوێتە خوندەوە بەس دەنگ قەتع بوو لێرە دەنگەوە قەتع بوو لە بەرەندی ناوێتە ناوێتە دەنگ قەتع بوو لێرە کەرەم کە وەرەقە خۆ وەرگرت وەر نینە ئەڵە ما ئەمەندەوە بەڕێز پەروە عەلی حەمە محەممەد، بەڕێز پەری ساڵح حەمید ساڵح، بەڕێز جەحفەر ئیبراهیم حاجی پیرۆ، بەڕێز جەمال عوسمان کاڕەسوول ڕەحمان ناتوانی دیارە لە جێخۆ دەبێ وەرەقەی بۆ بۆن لەوێ وەرەقەی بۆ بدەن. بەڕێز جوان ئیسماعیل عەزیز ڕەسوول،
بريز جودة جرجيس لطيف فتاح بريز حياة مجيد قادر محمد بريز حسن صالح محمد حما شريف بريز حسين إسماعيل حسين رسول بريز خلف أحمد معروف قادر نعم استاخ وطمان بدا خلاص بشراري ما بريس درباس عبد الله رسول بريس دلشاد شعبان عبد الغفار بريس دلير مصطفى حسن أحمد بريس رابون توفيق معروف بريس روزا محمود عثمان يقول ليريا بريس رواس فائق حسين محمد بريس زانا عبد الرحمن عبد الله قادر بريس زوزان صادق سعيد مصطفى بريس زلفى محمود عبد الله كيخا
بەڕێز زیاد حوسێن عەبدولکەریم والله معروفهم دقينا خوين بدا من كاك فما بەڕێز سالار محمود مراد بەڕێز سۆهراب میکایل محەممەد ئەمین بەڕێز سیراج ئەحمەد محەممەد ئەمین بەڕێز سرود سەلیم مەتا یوسف بەڕێز سعید محەممەد سعید سەیدا بەڕێز سوهام عمر قادر عمر بەڕێز سۆران عمر سعید ئەحمەد بەڕێز شوان ئەحمەد نەعمان جەرجیس بەڕێز شوکریە ئیسماعیل مستەفا بەڕێز شێرکۆ جەودەت مستەفا خوتان کرد وتم بەڕێز شێرکۆ حەمە ئەمین قادر بەڕێز شیرین حوسنی ڕەمەزان بەڕێز شیلان جەعفەر عەلی بەڕێز صالح بشار صالح عەبدی بەڕێز صالح فەقێ محەممەد ئەمین
بەڕێز گەشە دارا جەلال ئەحمەد بەڕێز گۆران ئازاد محەممەد بەڕێز ڤاڵا فەرید ئیبراهیم بەڕێز فەمان فەیساڵ سەلیم کە لێرەیە بەڕێز ڤیان عەباس عومەر بەڕێز عادل عەزیز شکر ئەحمەد بەڕێز عەباس غەزالی میرخان بەڕێز عەبدوڕەحمان عەلی ڕەزا بەڕێز عەبدوڕەحمان فارس عەبدوڕەحمان بەڕێز عەبدوڵڵا مەحموود سا بەڕێز عەبدوڵڵا جاسم ڕەجەب بەڕێز عەزەت سابر ئیسماعیل بەڕێز عەلی حەمە ساڵح عەلی نوری بەڕێز عەلی حەمە ساڵح بەڕێز عەلی هالۆ بەڕێز عومەر ساڵح عومەر فارس ممنونم بخیر بین بخیر بین
بريس عمر عناد حما سعيد، بريس عمر مصطفى باومير، بريس غريب مصطفى حما خان، بريس فايق مصطفى رسول، بريس فرهاد حما صالح كريم، لدستي ايوه بريس فخر الدين قادر عارف، بريس فرهاد زوهر قادر، بريس فرساد صوفي علي، بريس فيروز طه عبد الخالق، بريس قادر عثمان رسول، بريس قارمان قادر فتاح، بريس كجال هادي فقيه، بريس كنعان نجم الدين أحمد، بريس كمال يلدا مرقوس، بريس لينا عزرية بهرام، بله ناو كان يجي بو زيجري يجي بو سكرتير شو سوي هرك للصندوق خود يك ناو دروس
بريز ماجد عثمان توفيق، بريز محمد سعد الدين أنور، بريز محمد وناوي خوما هم ليرة ما كاكا تكميل بنكر ناوي خوم بس محمد كم خونده ونتم تاخير نروش ناو بريز محمد علي ياسين كبير نكي دنگ بدا بريز محمود عمر صالح، كاكا بس لما حمدك تنفري ما درباز نبو ما نعم هو توقعك سوى رقم داني لبير الناس كاك فمان كاك فمان كاك فمان بريس مدينة أيوب، بريس مروان خضر مصطفى، بريس مريم صمد عبدي، بريس منا نبي نادر، بريس منيرة عثمان علي، بريس مولود مراد محي الدين، بريس ناظم كبير محمد، بريس نجات محمد عبد الله، بريس نجيبة لطيف أحمد، بريس أنور علي محمد، بريس نوري حما علي،
بەڕێز هەورەمان حەمە شەریف، بەڕێز هیڤا حەجی میرخان، بەڕێز وەحیدە یاقۆ هورمس، بەڕێز یوروانێت نیسان مارکۆس، بەڕێز یعقوب گۆرگیس یاقۆ، بەڕێز یوسف محەممەد صادق، بەڕێزان دیارە ناوی لیستەکان و پرۆسەی دەنگدان وەرەقەکان تەواو بوو. ئێستاش دێین بۆ فەرزکردنی سەرۆکی پەرلەمان. دەنگەکان فەرز دەکەین داوا لەو دوو هەواڵە بکەین ئەو دوو بەڕێزانە کە ناویان وەکو بچووکترین پەرلەمانتار کە بۆ ژمارکردنی دەنگەکان لێرە ئامادەن فەرمونون بە سندوقی سەرۆکی پەرلەمان بکرێتەوە و دەنگەکان فەرز بکرێن.
ڕۆزەخان ڕۆزەخان کاکسما ئەمین بەرە ئەنجا ئەیژمێرم
بيا بخش بابي نفسي سەرۆکی پەرلەمانی کوردستان یوسف محەممەد صادق يوسف محمد صادق يوسف محمد صادق يوسف محمد صادق بطالما يوسف محمد صادق 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 بطالة يوسف محمد صادق 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 ما بطالة يوسف محمد صادق 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 بطالة يوسف محمد صادق يوسف محمد صادق يوسف محمد صادق بطالة مش بطالة يوسف محمد صادق يوسف محمد صادق يوسف محمد صادق أوش بطالة يوسف محمد صادق بطالة بيستيك يقدر كلماتك بس يقدر أما دو سي
بەس یەک دقیقە با سەرێکی ئەو وینەشکە ئیمزای چەندێک ئیمزای نەکردووە شش تخوایە دقیقەتوانی ئەو لیستەی وینەشم بۆ بینی یەک دقیقە ئەوم بۆ بچنەوە ئەوەی ئیمزا کراوەکان لیستی ئیمزا کراوە أوي إمساك ليش؟ ماليني بس چند امضا مایه؟ 20 دانه 20 بله بطاله که تریشتی آوتن 20 امضا حوت بطال حوت دانه بطاله حوت أواني تري الدكتور يوسف حوت بله حوت و20 إيش طبعا أو بطالة حتى تبدي أبي الدكتور خوي أمان أبي أو طالب أو بطالة پیرۆزبایی لە کاک یوسف محەممەد سادق بکەین بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان هەڵبژێرا پیرۆز بێت. زۆر سپاس. ئێستاش سندوقی جێگیری سەرۆکی پەرلەمان فەرز دەکرێت فەرموون کاکە سندوقەکە بێنن خار. نازم شيخي في ظلم الشيخ كاك شيخ لا ما دوكز غايبة ليرا ايوه صدو يانزقتها نسيو ابي بنوسن لصدو نوكز او ندنغاتو دوكز ليرا نيه كاك زودات ليرانيا یەک لە برادرانی مەسیحیش لە سەفەرە لە ئەمریکا لێرە نییە ئەوە دوو ئەوەی سێ ئەرسەلان باعیسیش بەڕێز ئەرسان باعیزیش لێرە ئامادەن بە سەوتێدانی ڕاستە لیستی سەوزە لە زمانی ئەو لە زمانی لیستی سەوزە ڕاست
دیارە وەرەقەیەکی جێگیر چۆیتە سندوقی سکرتێر سندوق وەرەقەیەکی بۆ کە دەنگدان بۆ سکرتێر چۆیتە سندوقی جێگیر بۆ ئاگاداری بەڕێستانەوە لێرە ئاگاداریان کردوونە کە لێرە ئەم وەرەقەیە بۆ سکرتێر حساب دەبێت یا بۆ جێگرەکە حساب دەکرێت دەنگەکە بەس ناوەکەی سکرتێر نووسراوە لە وەرەقەکە دەنگدانەکە بۆ سکرتێر نووسراوە بەڵام چۆیتە دەنگ بۆ چۆیتە سندوقی جێگەر دەنگدان بۆ جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان جعفەر ئیبراهیم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم بطالة منسرة بطالة جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم أمداني أود بطل جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم بطالة جعفر إبراهيم 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 جعفر منكي جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم بطالة جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم بطل جعفر إبراهيم بطالة جعفر إبراهيم بطل جعفر إبراهيم 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 بطل جعفر إبراهيم بطل جعفر إبراهيم 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 بطل جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم
جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم جعفر إبراهيم لەگەڵ دانی ئەمە دوان بۆ سکرتێری ئەی ئەوە یوسەر دیارە کاک بەڕێز کاک جەعفەر ئیبراهیم بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا پیرۆزبایی لێ دەکەین. بەڕێزانەوە دەنگەکان لە پێش چاوتانە خۆ معلومە لە پێش چاوتان دیارە لە کۆی لەو دەنگانەی کە فەرز کراوە دەنگا بخینە مامۆستا دەنگا بخینە.
دەنگدان بۆ سکرتێری پەرلەمانی کوردستان فەخرەدین قادر 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 عەبدوڕەحمان ئەبووکار عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر بەتاڵە فەخرەدین قادر 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 عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر 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 بەتاڵە فەخرەدین قادر 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 عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر فەخرەدین قادر عەبدوڕەحمان فارس فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر فەخرەدین قادر